بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت. ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی باسی چامپیۆنز لیگ گرنگترین تەوەری ئەمڕۆمان دەبێت و بە تایبەتی ڕوبەڕووبوونەوەی نێوان بایرن میونخ و پاریس سەن ژەرمان کە دەمەوێت باس لەوە بکەم کە بارودۆخی ئەم یاریە و زروفی ئەم یاریە و خاڵەکانی ئەم یاریە چیمان پێ دەڵێت و بە تایبەتی یارەکانی دیکەش کە بمانوێ قسەی لەسەرکەین وەڵامدانەوەی مانچستەر سیتی دوای 5 شکستی یەک بە دوایەک بەرامبەر بە فاینۆرد ڕۆتەردام لەسەر یاریگای ئیتیحاد. لیڤەرکوزن ئەم شەو یاری هەیە و هەروەها میلان یاری هەیە و کۆمەڵە یاری گرنگمانەیە کە ئێمە هەوڵ دەدەین بەپێی توانە لە بەرنامەی ئەمڕۆ باسێک لە یاریەکان بکەین و دەستپێکی قسەکانم بە ڕوبەڕووبوونەوەی پاریس سەن ژەرمان و بایرن میونخ دەبێت کە خۆتان دەزانن ئەم یاریە یاری لووتکەیە و یاری ڕکابەریە یاری مانەوەی هیوایە بۆ هەردوو یانەکە کە خۆتان دەزانن بایرن میونخ لە کوێ ئەنجامدانی 4 یاری 2 سەرکەوتنی هەیە و 2 شکستیە بەرامبەر یانەکانی ئەستۆن ڤیلا و بەرشەلۆنا لە بەرامبەر یانەی پاریس سەن ژەرمان لە کوێ ئەنجامدانی 4 یاری تەنها 4 خاڵیە بە ڕێژەی 1 پۆینت بۆ یاریەک و دوای ئەم یاریە تەنها 3 یاری بۆ پاریس سەن ژەرمان دەمێنێتەوە کە ڕکابەری لەسەر کاگەر بێت و لەم یاریە دەست بەتاڵ دەرچێ ئەگەرێکی یعنی قورسیە بێت چونکە سیاری داهاتوە بێ هەرچێکی بردنەوە بێنێ و چاوەڕێی خاڵی ڕکابەرەکان کا بۆی لە بارودۆخی ڕکابەریا بمێنێتەوە بۆی کە گەشتن بە قۆناغی پاشکۆ چونکە خۆتان زانن پاریس سەن ژەرمان لە زروفی سەرکەوتنی ڕاستەوخۆیە بۆ چامپیۆنز لیگ نەماوە چونکە یاری ئەم شەویشی یاریی زەحمەتە یعنی کاتێک ئەتوانێت بێتەوە هەشت پلەکەی پێشەوە گەرەم شەو بەرامبەر بە بایرنیش سەرکەوتن تۆمار کە ئەنجە هێشتا پێویستی بە بردنەوەی سیارێکی ترە. بەرحاڵ ئەمەوێ ئەپدەیتێکیوە بکەمەوە کە باسمان لە چامپیۆنز لیگ وەرزی ئەمساڵ کرد کە لە سەرەتای وەرز تیر و پشکەکە ڕاکێشتا زۆر هاوڕێوتیان ئەم پاڵەوانێتیە لاواز دەبێ ئەم تیپانە وا بدەبێ وتم نە هەتاکوە تا سادە ڕکابەریە هەتاکوە تا ساد ململانەیە سەیری کەنتی پێش وەکو ڕیاڵ مەدرید لە 4 یاری سەرەتایە 2 یاری دۆڕانەوە سەیری کەنتی پێش وەکو بایرن میونخ لە 4 یاری سەرەتایە 2 یاری دۆڕانەوە سەیری وەکو تیپێکی پاریس سەن ژەرمان کەن لە 4 یاریە یعنی تەنها 4 خاڵی کۆ کردێتەوە سەیری تیپێکی وەکو مانچستەر سیتی کەن لە 4 یاری سەرەتایە 7 خاڵی دەسەبەر کردوواتە دۆڕایوەکو یەکسانبوونێکیە تەنها لیڤەرپوڵی تیا هەموو یارەکانی بردوێتەوە هەموو تیپەکانی تر خەسارەیانەوە ئەمە لووتکەی ڕکابەریە ئەمە هێز و توانای ڕکابەریەکەی ئەمە دەیسەلمێنێ یعنی ئێمە باسمان لەوە تیپێشوکو بریست تا ئێستا 10 خاڵی ئەم شەو ئەبێتە میوانی بەرشەلۆنە تیپێشوکو بەرشەلۆنە لە 4 یارییاریی دۆڕاندووە ڕاستە ڕێژەکەی بەرشۆنە ئەگەر چی یەکەم یاریشی دۆڕان بەڵام لە هەمووان باشترە ئەم شەو میوانداری لە بریستەکە کە لە ڕیزمەندا لە پێشێوێت یعنی بریستی فەڕەنسی لە پێشێوێتی لە ڕیزمەندیە ئەم شەو ئەرسناڵ دەبێتە میوانی سپۆرتینگ لیشبۆنە لە یاریشی بێزدا لە دوای ڕۆبنەمۆریم بەڵام سپۆرتینگ لیشبۆنە لە پێشێتی لە ڕیزبەندیا پاش ئەنجامدانی 4 یاری دەوەرن ئێمە لە چەند ساڵی ڕابردوو کە سێری چامپیۆنز لیگمان کردو بزانە شتی وەمان بینیوە بینیومانە یەکەم و دووەم و سێم بایرن میونخ نەبێ یا ڕیاڵ مەدرید نەبێ یا مانچستەر سیتی نەبێ یا بۆ نمونە ئەرسناڵ لە دوای سپۆرتینگ لیشبۆنە و بریس لە پێش بەرشەلۆنەوە ها ئەمە یعنی سلمێنەری ئەوەیە دووربینی بۆ شتەکان کارێکی باشە ئەمە ینی بەوردبوونەوە لە بارودۆخی چامپیۆنز لیگ ئێمەم قسانەمان کرد چونکە دەمانزانی سجلی یاریەکان چۆن دابەشە بێ و بە جۆرێکەم تیپانە ناکوژن بێن بیدات هەموو یاریە قورسەکانیان بەسەرابن بڵێن وەرە تۆ بڕۆ لەگەڵ بەرشۆن و تۆ بڕۆ لەگەڵ ڕیاڵ و تۆ بڵێ لەگەڵ ئەو یاریکە نە جارێ ئەمان ئەیانەوێت کۆمەڵی گەورە بن بەیەکە و لەگەڵیشیا کۆمەڵە بچووگە لە یانە بچوو و مامناوەندەکان دەدەن بەیەکە بەشکە ڕێژەیەکی خاڵ کۆ بێتەوانێ زیاتر تەنافسی و زیاتر ڕۆحێتی تەنافسی دروست بێ وەکو دەبینن پاش ئەنجامدانی 4 یاریە سەر ڕیزبەندی چامپیۆنز لیگ کەم نەهرێ سا حەزەکەم خۆشم ئاوا ڕیزبەندەکە بۆتان بخوێنمەوە بەشکە تێبینی لەسەر بڵین سێریکەن لیڤەرپوڵ یەکەمە سپۆرتینگ لیشبۆنە ئێمە باسمان لە لیڤەرپوڵ نێتی لیڤەرپوڵ تیپێکی مێژووی و عریقی چامپیۆنز لیگە سپۆرتینگ لیشبۆنە دووەمە مۆناکۆ سێمە بریست 4ەمە ئەنتەر هاوشانیان 5ەمە لەگەلانە هەر بامان ڕێژەی خەڵ ئەنجا بەرشەلۆنە و دۆرتمۆند و ئەستۆن ڤیلا و ئەتلەنتا و مانچستەر سیتی یۆڤانتۆز ئەها سەیری ئەم ڕیزبەندیە چۆن دابەشکۆ ڕیاڵ مەدرید 18ەمە میلان 20ەمە ئەتلێتیکۆ مەدرید 23ەمە پاریس سەن ژەرمان 25ەمە شتوتگارت
27ەمە یعنی لایپزیگ کە سێمی بۆنسلیگایە کە وابزانمەم یاریشی بردەوە جارێکتر لە فرانکفۆرتی وەرگرتووە یا پلەی سێمی وەرگرتووە لایپزیگ پلەی 32وەمی هەیە تا یاسای خاڵێکی کۆ نەکردوێتەوە لە کۆی 4 یاری سەرەتا ئەمە هێزی چامپیۆنزیی وەرزینیۆ نیشاندا ئەمە قسێ بوو لەسەر چامپیۆنزی ئەچمە سەر یاری بایرن و پاریس سەن ژەرمان کە یاری لوتکەی وەرزەکەیە و یاری لوتکەی مانەوەی هیوایە بۆ هەریەشێک لەم دوو تیپە ئێمە لەگەڵ دوو ڕاهێنەرە ئەم شۆبینەری یارێکە دەبین کە هەردووچیان سەر بۆ قوتابخانەی تۆپی شێواز یاریکردنیان پۆزیشنال پلێ فینسنت کۆمپانی لەگەڵ لویسندێکی ڕاهێنەرێکمان هەیە ئەزمموی هەیە و ڕاهێنەرێکیشمانەیە بێزمونە لە چامپیۆنز لیگ بەڵام هەردووچیان یەک شێواز یاریکردن ڕاهێنەرێکمان هەیە بێزمونە بەڵام ڕاهێنەری تیپێکی ئەزمونداری چامپیۆنز لیگەکە ڕاهێنەرێکی ئەزموندارمان هەیە بەڵام ڕاهێنەری تیپێکی متەوەستە لە چامپیۆنز لیگ من بە کۆنگری ڕۆژنامەنووسیەکەی ئینگلیشی دەست پێ دەکەم یعنی ئەوەی کە لە کۆنگرەکەی سەرنج ڕاکێشان وتی ئێمە دوو تیپین ڕوبەڕوو دەبینەوە هەردووکمان ئامانجمان دەست بە سەراگرتنی تۆپە و هەردووکمان دەمانەوێت زۆرترین تۆپمان لابێ بۆی زۆرترین هێرش بکەین ئەمە خاڵە جیاوازەکەی بۆیە کاممان توانیمان گورز لەوەی تر بووە شوێنین ئەوە دەتوانین گۆڵ تۆمارکەین یعنی سێریکە خۆ هەر شتەکە بەم جۆرەیە بەڵام جیاوازەکەی نیشی لە چیدایە لەبەری ئەمان هەموو شتەکانیان یەکسانە تەنها ئەکەوێتەوە سەر چی بەرپرسیارەتەکەی لە خۆی لایە وەکو ڕاهێنەر چونکە وتی ئێمە بەس یاری ئەرسیناڵ خراپ بوون ئەویش زۆر خراپ نا بەڵام بەس یاری ئەرسیناڵ خراپنا هەموو یارەکانی تر لە تیپی بەرامبەر باشتر بوون بەڵام نەمانتوانێت سەرکەوتن بین کەواتە پەیامەکەی ڕیچی چییە دەیگەێنێت کە لە ڕووی تاکتیکی ئەوم تیپە کێشەی نییە مەبەستەکەی ڕیچی لەمەدایە کە ئەڵێت کاممان توانیمان هێرشەکانمان بوادە ئێمە بە هاوسەنگی لەگەڵ بایاریەکەین ئەو چۆن هێرشمان سەرەکە ئێمەش بامان شێوێرشی سەرەکەین ئەو چۆن دەیەوە تۆپی لابێ ئێمەش بامان شێوە دەمانێت تۆپمان لابێ و دەشیکەین و ئەڵێ لە تیپەکانی تریش باشترین بەڵام بەرپرسیارەتەکە لە شانی خۆی لایە ئەڵێ چی ئەڵێ بەڵام کاممان سەرکەوتوو بووین لە تۆمارکردنی گۆڵەوەی کەواتە چی کەواتە تەکنیکی یاریزانی کامیان بەرزتر بێ بۆ تۆمارکردنی گۆڵ بۆیە من یعنی دایم ستایشی و ڕانەرانەکەم کە بەرپرسیارەتی شکست لە ئەستۆوەگرن کە بەرپرسیارەتی قۆناغەکان لە ئەستۆوەگرن بیانوو نەهێنەوە بۆ خوانێ سەیندێکی لەمەیە بیانوو یعنی لێستەوە پامێکی گەیاندووە بۆی کە ئەگەر شکستی شیێنا بەرامبەر بە بایرن پامێکی بە هەمووان گەیانوە ئەڵێ من لە ڕووی تاکتیکیەوە زۆر باشم بەڵام تەکنیکی یاریزانەکانم بارودۆخەکە کۆتایی پێێنە جام پاریس سەن ژەرمانی بیدایەت لە خولی فەڕەنسیە ئەوانە سەر لە خولی فەڕەنسیا بارودۆخی زۆر باشە باسیەوە بوو لە دوای ڕۆشتنی مباپێ ئێستا ئەم گۆڵەکە و ئەم 15 هەیە و ئەم 10 هەیە و ئەم 20 و ئەم 30 و ئەم 40 هەیە سەباسەکان کۆتاییە بۆ پاریس سەن ژەرمان بۆ لەبەری وەزەی لە چامپیۆنز لیگا خراپە لەبەری دەرکەوت هێز و توانای ئەم تیپە بە ئەستێرەکانیەوە بوو ئەم ڕاکردن لە بەرپرسیارەتیە دەرفەتە بە پێچەوانی بایرنەوە کۆمپانی هەمان دۆخی لێ بەسەراتوە کۆمپانی 6 خاڵی ینی 2 خاڵ لە پێش پاریس سەن ژەرمانەوە بەڵام کۆمپانی زۆر ژیرانەتر لە کۆنگرەکەی قسەی کرد باسی لەوە کرد تیپەکەی لە دۆخێکی باشە باسی لەوە کرد تیپەکەی بە شێوکی باش ئامادەیە یاریزانەکانی هەمووان ئامادەن و ئانوێ سوود لە یاریگای ئالیانزەرینا وەرگرن بۆی ئەم سەرکەوتنە بێنن بۆ بایر مونیخ بگێڕنەوە بگێڕنەوە ڕکابەری سەرکەوتنی ڕاستەوخۆ بۆ قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ زۆر یعنی ئەمە زۆر ژیرانەیە تۆ بیدان بەوە دابنێکەوە باستان ناوە لە چامپیۆنز لیگ و هەڵەتان کردووە و شکستان هێناوە و نەیە بڵێ بەرامبەر باستۆن ڤێلا من باشتر یاریم کردووە و نەیە بڵێ بەرامبەر بە بەرشەلۆنە من یاریی باشترم کردووە کە بگرێ ئەگەر 4 گۆڵیشی لێکرا لە بەرامبەر بەرشەلۆنە بەڵام باشترین یاری خۆی ئەنجامدا بایر مونیخ هەلەکان هەمووی لەدەست درا هاتوو ئەڵێ ئێمە هەڵەمان کردووە بۆیە نامانەوێت هەڵەکان دووبارە بکەینەوە کاتمان لە بەردەمان نەماوە دەرفەتمانە بێ ڕێگەی سەرکەوتن دۆزینەوە ئەمە
بەس جیاوازی ئەم دوو لێ دوانە ئەگ ناگەر ئێمە بینە سەر وردەکاری یارەکە وە قسە لەسەر بایرن و پاریس سەن جەرمانکەی جیاوازێکی زۆر لە نێوان ئەم دویانەیە ڕاستە پاریس سەن جەرمان یانەیەکی گەورەیە ڕاستە ئەندیکی ڕانەرێکی گەورەیە ڕاستە ئەم تیپە لە چەند ساڵی ڕابردووە ئەزمونێکی باشی لە چامپیۆنز لیگا پیا کردووە بەڵام زروفی ئێستەی پاریس سەن جەرمان و پێگاتی ئێستەی پاریس سەن جەرمان پێمان دەڵێ ئەو تیپە کامڵەی ڕابردوو نەماوە ئەو تیپە هێزداری ڕابردوو نەماوە لە بەرامبەردا شتەکە پێچاوانەیە بایرن لە یاری ئەم شەو پشت ئەستورە بە هاندەرانی پژەستورە بە ئەستێرەکانی پژەستورە بۆ بارودۆخێمی لایەنەکەدا هەیە بۆی کە پێشەنگی بۆنسلیگان گرتووە هێشتا دەرفەتیشی تاویان لە بەردەمای تاوی گەشتن بە قۆناغی داهاتووی چامپیۆنزیگ مسۆگەر بکەنەوە بە تایبەتی سەرکردایەتیکردنیان لەلایەن هاریچینەوە بۆیە یاری پاریس سەن جەرمان و بایر مونیخ ئەم شەو یاریشی دیکەی کۆتایی چامپیۆنز لیگە چونکە پەیوەستە بە چارەنووسی هەردوو تیپەکەەوە بۆ گەشتنیان بە قۆناغی داهاتووی چامپیۆنز لیگ. میلان ئەم شەو بەرامبەر بە سلۆڤیان براتیسلاڤا یاری دەکات کە یانەیەکی سلۆڤاکیە. فۆنسیکا بەرامبەر بە لیڤەرپوڵ شکستیانە لە یاریگای سانسیرۆ بەرامبەر بە لیڤەرکوزن لە بای ئەرینا شکستیانە سجلێکی زۆر قورسیە بوو میلان تاوان چواریاری سەرەتای میلان قورس بوو شتە سجلەکەی بەم جۆرە بوو بەڵام سەرکەوتنی لە یاریگای سانتیاگۆ بەرنابیۆ وای کرد کە میلان قەفزەیەکی باش بە لە چامپیۆنز لیگا و هیوایەکی باشێ بێت لە چامپیۆنز لیگ بۆی بگاتە قۆناغەکانی داهاتوو. چواریاری داهاتووی میلان تا ڕادەیەک لە چوار ئەو چواریاری یەکەم کە ئەنجامیدا زۆر زۆر ئاسانترە. پاولۆ فۆنسیکا یاری ڕیال مەدرید مامەڵێکی زۆر تەندروستی کرد بەڵام ناتوانێت لە خولی ئیتالیا مامەڵە تەندروستە بکات. پەیوەندی یعنی من پێشتریش لەسەر فۆنسیکا و قسەم کردو ێستش دەیکەمەوانە میلان تاکتیشیان هیچ کێشەیەکی نییە وەکو هەلی گۆڵ دروستکردن هیچ کێشەیەکی نییە. یعنی بڕوا بکەن شەوی ڕابردوو یاری من سەیری یاریەکەم کرد لە خولی ئیتالی سێ یاریەکەی نیوکاسڵەوە ئێستامەم نەکرد سەیری ئەو یاری ڤینیسیا و لیچیم کرد لەبەری شەڕی دابەزینی دوو ڕایەنەر بوو جیان پاولۆ کە ڕانەری لیچی بوو و دی فرانچیسکۆ کە پێشتر ڕانەری ڕۆما بوو ڕانەری ڤینیسیا بوو. باز لەوە کرا کە دی فرانچیسکۆ ئەمە دوا دەرفەتە ئیراوەتەیە کە دەبێت لە لیچی بێتەوە بەشکە دوور نەخرێتەوە لە ڕانەراتی ڤینیسیا. یعنی من نەوەت خولەکسی یاری ڤینیسیا و لیچیم کرد بڕوا بکەن یاریەک بوو یعنی من حەز دەکەم خۆشتان چەند سەری ملەخەسەکەی کەنەوانێ کورتکراوەی یارەکە. یعنی ڤینیسیا زیاد لە 10 بۆ 12 هەلی گۆڵ تۆمارکردنی دروست کرد. بەس ئینفراد چوار ئینفرادیان فەوتانەوە چوار هەلی گۆڵ تۆمارکردن کە ئینفرادیان دروست کردو لەگەڵ گۆڵچیە. یعنی یاریزان هەبوو تۆپ چۆتە بەردەم گۆڵ لەم لا دوو یاریزان داوای لێ کردو یاریزانەکە پاسی نایەوەتێ تۆپەکەی لێیاوە بۆ گۆڵ. ئەوەندەی هەلفەوتانووە بە تۆپیستونەوە بە گۆڵپارێزی لیچیۆ کە توابا هەر ئاماری یارەکە ێستا هەر ئاوا بەشکە پەیامەکەم بگەێنم وەکوی خۆم ئاماری یاریەکە کە بە چ جۆرێ بۆ یاری شەوی ڕابردوو سیرگەن هاوڕێیان. طبعا وەکو تۆپ ساشڵ سوێشی تۆپی پێ بۆ وەکو مەترسی دروستکردن XG کە بۆم باسکردون لە هێرشی مەترسیدار بۆ سەر گۆڵی تیبی بەرامبەر هی ڤینیسیا 2.73 هی لیچی 0.66 واتەیەکیش نییە 0.66 لە کۆی گشتی یارەکە تاوان ڤینیسیا حەوت بیگ چانسی دروست کردو بیگ چانس کە پێشتریش پێم وتون یعنی گۆڵی 100% ئەو تۆپانەی کە ئیتر تۆ بە تەمای گۆڵی بەڵام لە دەستی حەوت بیگ چانسیە بووە 6 تۆپی کردوتە ناو یعنی بۆ نمونە 6 تۆپی ئاراستی ناو گۆڵەکە کردو 16 تۆپی ناوە بە گۆڵەوانە بە هەموو ئەوەی کە تاکتیکی ڕانانەوە ئەوەی کە تیپێک پێویستێتی بۆ سەرکەوتن دی فرانچیسکۆ بە ڤینیسیای ئەنجامدا. ئەم سایە سینۆی تۆپی پێ بوو 7 تۆپی ئاراستی گۆڵ کرد 3 تۆپی ناو گۆڵ بوو 2 تۆپی ناو گۆڵ بوو XG-ەکەی 0.66 بۆ مێکشتی 2.93 بوو. جیاوازێکی زۆر زۆر ئەزای ئەنجامی کۆتایی چی بوو؟ ئەنجامی کۆتایی لیچی بە گۆڵێکی بێ بەرامبەر لە ڤینیسیای بردەوە ڤینیسیا گۆڵی نەکرد. دەلم لاشەوە راپۆرتەکان و هەواڵەکان ئەڵێن چی؟ ئەڵێن ڕایەنەرە بێت لە پۆستەکەی دوور بخرێتەوە یا بۆ نمونە ئەمە دواهەمین دەرفەت بوو لەبەر دەم دی فرانچیسکۆ. من باسیەم یاریەم کرد لەبەر دوا دەرفەتێکە سێرم کرد
بزانن ڕاهێنەر چ قوربانیەکی گەورەیە، ڕاهێنەر چەند کا دەبێت بە قوربانی یاریزان. بۆیە ئەوەی کە ئێمە زۆر لەسەر ڕاهێنەرە دوێن، یعنی من لەم بەرنامەیە خۆتان شایدیەوە مۆبن هەموو جارێ وتومە هەموو ئەوەی کە ڕانەرێکی تۆپی پێ دەیکا، ئەنچیلۆتییکە، گواردیۆلایکە، هەچ کەسێکە 115 یارەکەی 185 لەسەر یاریزانەکان هەرکێکە جێبەجێ بکە. یعنی ئەگەر ڕانەرە زۆر زۆر پێرفێکت بێ یا زۆر زۆر ڕۆڵیە بێ بەسەر یارەکەەوە 125 یاریزانەکانە. ئەوە تا دی فرانچیسکۆ ئەبێ بە قوربانی یاریزانەکانی، یعنی ئەوەی لە تۆپی پێیا کردوێتی بەڵام یاریزانەکانی گۆڵیان نەکرد. بۆیە مەیە کەتی پێ بردیەوانێ یا کەتی پێ بۆ پاڵان بڵێ وەڵا بەس ئەم خۆ تێگە نەڵێن بچین لە سەرکەوتنە تەحدید یەکەن بۆ زەلامەکە، لە شکستە تەحدید یەکەن بۆ بۆوانی تر و بۆوانی تر. ڕاهێنەر هەچ کەسێکی گواردیۆلای، کلۆپی، تۆخێڵی، ئەنشلۆتیت، هەچ کەسێکی 115 یارەکەی ئەتر پێویست ناگا ئەم ئەڵێ ئەوە وایە و ئەمە مەڵێ ئەوە وایە مەڵێ ئەوە وایە بەخواوانیە. ئەوە بۆ دڵی خۆی و بۆ مەرامی دڵی خۆی بەم جۆراڵە. جاو نمونەیەم بۆچی بۆیە نانەوانێ فۆنسیکا لە میلان وەکو شێواز یاریکردن هیچ کێشەیەکی نییە. یعنی بۆ نمونە میلان داوای بەرگریکارێکی باڵی ڕاستی کردووی یانەکە تواناکەی وێ چوی ئیمرسۆن ڕۆیاڵی بۆینەوە لە تۆتنامە کە تۆتنهام خۆی ماوەی ڕابردوویە دەیجی کردبوو. ئەو چوی ئیمرسۆن ڕۆیاڵی بۆێنەوە مەجبورە پلانەکانی بەم جۆرەدانێ. ئەینا وەکو شێواز یاریکردن، وەکو هەلدروستکردن، وەکو مامەڵەکردنی تەندروست لەگەڵ یارەکانە بڕوا بکەن فۆنسیکا هیچ کێشەیەکی نییە. میلان هیچ خەلەلێکی نییە، یەک خەلەل هەیە لە میلانە. میلان کێشەی تۆپی وەستاویەکە لەسەری دروستە بێت. لە تۆپی وەستاوە میلان زۆر خراپە. ئەم کێشەیەش دەکرێت بە مروری زەمن چارەسەر بێت. بەڵام وەکو شێواز یاریکردن فۆنسیکا هیچ تاوانی نییە، یاریزانەکان تاوانبارن. فۆنسیکا 115ەکەی خۆی بە باشی لە میلانەکە. 185ەکەی کە لەسەر یاریزانەکانە 135شی جێبەجێ ناکە. ئەگنا ئەو یاریزان لەو 185ی کە لەسەر یانە 150شی جێبەجێ بکەن میلان بارودۆخێکی ترێ بێ هەم لە خولی ئیتالیا هەم لە چامپیۆنز لیگ. ئەمە قسەی من بوو لەسەر میلان کە زۆر هاوڕێ رەخنە لە فۆنسیکا و لەو بارودۆخەیەگرن، بەڵام من بۆیە حەزەکەم ئەم نمونەی دی فرانچیسکۆتان لەبەر چاو دەبێت کە بۆم هێنانەوە بۆ یاری ڤینیسیا و لێچی و بڕۆن سەریکەنەوە ئەو کاتە سەریکە خۆکە ئێستا بۆ نمونە تۆ یارەکە و نەبینی بێ ئەگەر پێوە بڵێن دی فرانچیسکۆ لە ڕانەراتی ڤینیسیا دوورخراوە ئەتخواوە بە لێچی دۆڕاویەک ویج لە ساحێکوا وەڵا شایانەوەی دوورخراوەتە، بەڵام نازانی لەونەوە دەقەیات چی ڕوویاوە، نازانی ئەم تیپە چی کردو، نازانی لە ڕووی تاکتیکی ئەم تیپە چیان کردووە. بەڵام تەکنیکی یاریزانەکان وای لە دی فرانچیسکۆ کردووە کە بەم جۆرەی ئێستا بێ. تاوان بۆ میلانی ژۆکو پێم وتن بارودۆخەکە بەم جۆرەیە. ئەم شەو بەرشەلۆنە، ئینتەر میلان و هەروە ئەرسیناڵ تاقیکردنەوەی خۆیان لە چامپیۆنز لیگ ئەنجامێن و هەروە مانچستەر سیتی. حەزەکەم قسەیەک لەسەر مانچستەر سیتی بکەم و قسەیەک لەسەر پێپ گواردیۆلا سیرکەن. ئێمە واز لەوە بێنە تۆ هاندەری گواردیۆلا یا ڕقت لە گواردیۆلا. ئێمە باسی تیپێک دەکەین کە لە 4-5 ساڵی ڕابردووە ئەم تیپە یەکەمین پاڵێورایی بردنەوەی نازناوی چامپیۆنز لیگ بووە، یەکەمین پاڵێورایی بردنەوەی نازناوی پریمەر لیگ بووە. بیریشتان نەچێ، یعنی لە زۆر کاتە ئەم ساڵی لە دەرچێ ڕیال مەدرید وەکو باشترین تیپی ساڵ دیاریکرا. ساڵەکانی ڕابردووە مانچستەر سیتی باشترین تیپ بووە گەر دەریش کرابێ. بۆیە ئێمە باسی تیپێکی سادە ناکەین، باسی تیپێکی زۆر گەورەکەین، باسی ڕاهێنەرێکی سادە ناکەین، باسی ڕاهێنەرێکی گەورەیەکەین کە پڕدەستکەوتە لە تۆپی پێ. یعنی گواردیۆلا لە کۆنگرەکەی وتی تیاتۆ یاریزانە ئەم شتانە بەس لەناو کووردا زۆر یعنی شتەکە باە ئەوی بەس تۆ باو یاریزانە پێکراوانە بۆ بگەڕێنەوانێ ئەنج بزانە چمان سەرسیتی یەکتان نیشانێمانێت. تەبعا ئەمە زۆری بۆیەناوە بۆیە گواردیۆلا ئەم قسەیەکە. نا گواردیۆلا و کەساتی گواردیۆلای ئەوە نییە و قسەی بکات، چونکە ئەو قسەیە زۆر زۆر دوورە لە کاری ڕانەرایەتی خۆیەوە. واتە ینی ئەم بە ئاشکراوتی بە ئاشکرا وتی ئەوەی منەیکە من نیم یاریزانەکانن. تاوان ئەمە بۆ کەساتی ڕانەر زۆر زۆر خراپە، بەڵام گواردیۆلا زۆری بۆ بۆ ئەم قسەی کرد. من ینی شۆک بووم بەو لە دوانەی گواردیۆلا کار کۆنگرەی پێشیارەکەی فاینۆل زۆر بە ئاشکرا وتی بە یاریزانە پێکراوەکانم بۆ بگەڕێنەوانێ
ئەبزانە چمان سەرسیتیەکتان نیشانەیەمانێ تۆ ڕاهێنەریت تۆ ئەبێ مامەڵە لەگەڵ 30 یاریزانە بکەی نەک 11 یاریزان بەڵام کاتێ فشارەکان زۆرە بن نازانی چی دەکەی نازانی شەڕ بە چی بفرۆشی نازانی چۆن بیت و چۆن بڕۆی لەبەرەوە واقعیەتە ئێستا پەستان لەسەر سیتیە پەستانێکی گەورە لەسەرمان سەرسیتیە یاری فاینۆر دەرفەتێکە بۆی بەڵێ فاینۆر تیپێکی ڕکابەری هۆڵندایە تیپێکی بێزە لە هۆڵندا بەڵام تۆ تیپەکەی پێشووی ئارنی سلۆتە بەڵام تۆ دەبێت لەمە تێبگەی باسکردن لە مانچستەر و فاینۆردا بەم جۆرێ ئەمە مانچستەر سیتی ئەمە فاینۆردا ئەبێت تۆم دەرفەتە بۆ خۆت قۆزیتەوە ببورم ئەبێت تۆم دەرفەتە بۆ خۆت قۆزیتەوە هیوایەک بۆ مانچستەر سیتی بینیتەوە تۆ 5 یاری دۆڕانوە یاری فاینۆر دەد لە بەردەمە ڕۆژی یەکشەمە ئەچیتە ناو ئەنفیڵد لەگەڵ لیڤەرپوڵ یاریەکەی بۆ گەڕانەوەی هیوا ئەبێ ڕۆحیەتێ بیتەوە بەم یاریزانانە ورەیەک بیتەوە بەم یاریزانە بۆیە ئەم شەو هەرچی بکە سەرکەوتن بۆ سیتی زۆر گرنگە تۆ مەیە بڵێ 1-1 بردیەوە مەیە بڵێ 2-1 بردیەوە مەیە بڵێ 2-1 بردیەوە گرنگ سەرکەوتنە گرنگ ئەوەیە ئەم تیپە هەنێسە سیتی لە بارودۆخێکی زۆر نەخوازراوە ئەم یاریە قورسترین یاریە بۆ سیتی بۆ گێڕانەوەی هیواکانی چونکە زۆر قورسە تۆ شکستی ئەم یاریەش لە فاینۆر دیژ نەبەیتەوانێ بارودۆخە لە چامپیۆنز لیگ تێگەچێ ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم بە خراپترین شێوە چیتە بەردەم لیڤەرپوڵ لە ئەنفیڵد ئەمە بارودۆخێکی زۆر خراپە ئەم بارودۆخێکی زۆر خراپە وەکو ئەو لە دوانەی گواردیۆلاژ وەکو پێم وتن فشاری ڕاگەاندنی ئینگلتەرا ڕەحم بە کەس ناکات گواردیۆلا 9 ساڵە سەروەریە نووسێتەوە لە ئینگلتەرا 9 ساڵە دەستکەوتە نووسێتەوە 9 ساڵە ئەستێرەی گەورە دێت لە خولەکەیان یاریەکە بۆی ئەوەی گواردیۆلا لەوەیە 9 ساڵە خزمەتی تۆپی پێی ئەو وڵاتەکە بەڵامەوە تا 5 جاری دۆڕانووە ئیعلامی ئینگلتەرا فشارێکی وایە لەسەر گواردیۆلا دروست کردووە هاتووە زۆر باشکراڵێ ئەڵێ ئاتۆ یاریزانە پێکراوانم بۆ بجێڕنەوە نەبزانە چ سیتیەکتان نیشانەیەمەوە تەبعاً ئەمە خراپترین دۆخی ڕانەرە لەبەرەوەی من کلۆپ لە چەند ساڵی ڕابردووی کاری ڕانانێ لە لیڤەرپوڵ چەندین پێکانی هەبووە و توێتی پێکانەکان بەشێکن بەڵام ئێمە دەبێت ئامادەکاری بکەین ئێمە دەبێت لە تیپە لە بارودۆخەکانە مامەڵە بکەین تۆ دەبێت بزانیت کە پێکان بەشێکە لە تۆپی پێ نامەوێت نمونەی ڕیال مەدریدێ بۆ بێنمەوانێ لەبەرەوەی ڕیال مەدرید لە 3 ساڵی ڕابردووە هەموو نازناوانی هێناوێتی لە 2 مەرکەزا لە 3 مەرکەزا نوقسانیە بۆ بەڵام هەر نازناوەکانی بردوێتەوە جا هاوڕێکم نووسیوی یاریەکەی ڕیال مەدرید و مانچستەر سیتیەوەی ساڵی 2021 ڕیال مەدرید فای خۆی خستەنەوە بۆ گۆڕینی یاریەکە جا بالفعل فای خۆ بەشداری کرد لە یاریەکەی مانچستەر سیتیەوەی چوارگۆشەی زەڕینەکە کە ڕیال مەدرید مانچستەر سیتی دەرکرد بەڵام گواردیۆلا توانای ڕێکردنەوەی هەیە بەڵام من ئەمە بە فشاری میدیای ئینگلتەرازانم کە بەم جۆرە زەختیان لەسەر دروست کرد ئینتەر میلان لە ڕوبەڕبوونەوەی لایپزیگ تاوەکو ێستەی چ خاڵێکی نییە ئەم شەو سیمۆنی ئینزاگی بێ حەزەری تەواوی ئەوە بکە کە لایپزیگی چ خاڵێکی نییە و یەکێکە لە تیپە باش و جوانەکانی ئەڵمانیا و بە سەرکردایەتی مارکۆ ڕۆسە ڕاستە لە چامپیۆنز لیگا تاوەکو ێستەی سەرکەوتنێکیان تۆمار نەکردووە بەڵام ئەمە واتای ئەوە نییە کە ئەم تیپە توانای نەبێ ئەم تیپە تاقیتیان نەبێ بەڵکو تیپێکی زۆر بەهێزەوە تیپێکی متەکاملە لە یاریزانی پێرفێکت و بەتوانە بۆیە ئینتەر دەبێت مامەڵێکی تەندروستکە لەگەڵ یاری ئەم شەو و کۆی گشتی بەرشەلۆنەش من حەز دەکەم قسێکیش لەسەر بەرشەلۆنە بکەین بارودۆخەکان لە بەرشەلۆنە ڕەنگە دوایاری سێڵتاڤیگۆ زۆر کەس پێی وابێ بەرشەلۆنە خراپە و یا بۆ نمونە بەرشلۆنە دەسەکەی کەشف بێم ئۆفساید تشکان و ئەمە ئەها زۆر قسە هەیە لەسەر بەرشەلۆنە ناکرێت پس بە بڕوای من هانز فلیک بە باشترین شێوە سەرکردایەتی بەرشەلۆنەی کردووە هانز فلیک بە باشترین شێوە بەرشەلۆنەی تام کۆناغێناوە عادەی من وەرزی ڕابردوش بۆ چاوی پێم وتم چۆن بەرپرسیارەتی ئێسن بە یەک گرێبە 3 ملیۆن یۆرۆی ئۆریۆل ڕۆمیۆ بەڵام وتمان چاوی ئەزمموی نییە ئەم قسەیە ڕێک بزەبت بۆ هانز فلیکی ناکەمەوە لەبەرەوە دانیۆڵمی بۆ هاتووە بەڵام مەبەستەکە لێرەدا چییە مەبەستەکە لەوەیە فلیک هێشتا و ئەزمموی لە خولی ئیسپانی پەیان نەکردووە هێشتا بەڵام کۆی گشتی ئێمە بێ کۆی گشتی یارەکانی بەرشلۆنە بینین لەگەڵ هانز فلیکە هانز فلیک مامەڵەیەکی تەندروست مامەڵەیەکی لێوەشاوە مامەڵەیەکی
بەهێزی لەگەڵ یاریزانەکانی بەرشەلۆنە دروست کردووە و بێگومان بەردەوام پێکانیش ڕووی لە تیپەکەی هانزی فلیک کردووە بیرمان نەچێت فلیشی ژێشەکە لەو ڕاهێنەرانەی کە قوربانیکی زۆری یاوە بە پێکانی یاریزانەکان ئێوە دەبینن ئەمساڵ بەرشەلۆنە لە سەرتای وەرزەوارە خۆی پێکان و دواتر بنارۆڵی تووشی ڕیبات سەلیبی هاتوو یعنی گاوی لە وەرزی ڕابردوو تووشی ڕوات سەلیبی و تازاتۆ کە هێشتا ئەوێ بە پێوڵم گاویە گەر تۆ بتەوێت گاوی بینیتەوە لەو چێمانی 34 ئەو گاویەی جارامە بینیتەوانە دیۆنگی تازە گەڕاوەتەوە لە پێکانەوە لامین یاماڵ دوو یاریە پێکانی ئەوە نەیتوانی بەشداری مەشقەکەی ئیسپانیاش بکە سەرباقی ئەمەش بارودۆخ یعنی سەریکە بە وردەکاری بچووک بە یاری سێڵتاڤیگۆ یەکسانبوونیە ناوەتەوانە ینی تەنها هەڵەیەکی بچووک بوو لەوەی گەر ڕاستە و خۆ دوای کارتە سوورەکەی کاسادۆ گۆڕانکاری بکرێن ڕەنگە بەرشۆنە ڕوبەڕۆی مکسانیە ناتەیە بەڵام بارودۆخی تیپەکە هەر باشە من کە باسی بەرشەلۆنە بۆ تۆکەم باسی ئەوە ناکەم کە تۆ لە سۆشیال میدیا چێڵی لەبارەی بەرشلۆنەوە یا هاندەرەکانی بەرشلۆنە چێڵن لەبارەی بەرشلۆنە لە سۆشیال میدیاوە نه با ئەو پێی وابێ دوای کلاسیکۆ هەموو نازناوەکان لەباتەوە با ئەو پێی وابێ دوای کلاسیکۆ چی تیپی هاتە بەردەمی 3 گۆڵ و 4 گۆڵی لێکان نه من لە قسەی خوان لاپۆرتەوە بەرشەلۆنا خوێنمەوە لەبەرەوەی قسەکەی خوان لاپۆرتە سەرۆکی بەرشەلۆنا ئامانجی تیپەکەی من لەمەوە بەرشەلۆنا بینم بۆیە ئیجباری ناکەم بەرشەلۆنە بۆی کە ئەم ساڵ بڵێم ئیلا بێت تۆ خولی ئیسپانی بەریتەوە ئەنجە بەهێزی ئیلا بێت تۆ جامی شای ئیسپانیا بەریتەوە ئەنجە بەهێزی ئیلا بێت تۆ چامپیۆنز لیگ بەریتەوە ئەنجە بەهێزی نەخێر لای من هەر سێ نازناوەکەش نەباتەوە بەرشەلۆنا ئەگەر بەم ڕیتمە ئێستا بەردەوام بێت پێم وایە هانزی فلیک وەرزێکی سەرکەوتوو لەگەڵ بەرشەلۆنەیە بەڕێەکە بۆ ئێستا پێتەڵێم بوو یەکەم لەبەرەوەی هانزی فلیک ڕاهێنەرێکی پرۆژەیە بۆ پرۆژە هاتۆتە ئەم تیپە و لە ماوەی 3 ساڵایەوە ئەم تیپە بنیاد بنێتەوە و لە ماوەی 3 ساڵایەوە بەرشەلۆنە بژێڕێتەوە ئەمە ساڵی یەکەمی ڕۆی کە تەنها گەشتنەوە بە چامپیۆنز لیگ بادە خاڵە سەرەکی و جەوەریەکە چییە؟ ئەگەر بەرشەلۆنە نازناویش نەباتەوە دڵنیام تا 2 سات ڕکابەریەکە ئێمە خاڵی دومی قسەکەی لاپۆرتایە لاپۆرتا دەستپێکی وەرز لە دوای جامی خوانگامبەر وتی ئێمە هانزی فلیک ڕاهێنەرمانە بەڵام دوو ئامانجی سەرەکیمانەیە دواتر یەکەمی واسەکەم دووەم ئامانجیان چییە؟ ڕکابەریکردنی نازناوەکانەیە بەرشۆنە تا کۆتایی وەرز ڕکابەریکردنی نازناوەکانەکە بەڵام یەکەم ئامانجیان چیە؟ یەکەم ئامانج پشتبەستنەوەیە بە قوتابخانەی لاماسیا پشتبەستنەوەیە بە فێرگەی لاماسیا و دەرخستنی یاریزانەکانی لاماسیا ئێفلێگەمە تەطبیقەکە کەواتە خاڵی یەکەمی بەرشەلۆنە جێبەجێ بووە خاڵی دووەمی بەرشەلۆنە جێبەجێ بووە دەمێنێتەوە سەر خاڵی سێمتی پێکی ڕکابەر دروست بێ لە ساڵانی داهاتووە بەرشەلۆنەی زێڕین بگەڕێتەوە ئەمە نازانین کەی ڕوودەدا و ڕەنگە هەرە مۆرزەش ڕووبدا مەرجێ بە نازناوی ئەم ساڵیش ئەمە بۆ فلیک بەرهەم بێت بگرە من پێم وایە بۆ فلیک بووی ئەگەر بیوێ باشتر کارکە ئەگەر بیوێ باشتر کەلێنەکانی دەربخە ئەم ساڵ باشترین دەرفەت بۆ بەرشۆنەوەی کە هیچ نازناوێک نەباتەوە لەبەرەوەی بۆ هاوین بە شێوەیەکی باشتر بەشداری مەرکاتۆ بکەن بۆی کە بەرشەلۆنەی بەهێزبینی نەوانێ بەڵام هەرگیزا و هەرگیز بە تەمامە بنجارێکی تر لە تۆپی پێیە بەرشەلۆنەی سەردەمی مێسی ببینەوە ئەمە سەردەمێکە و دێت و ئەڕوات وەکو ئەوەی کە من بۆیان باس کردم وەکو 4 ساڵی هەفتاکان 5 ساڵی هەفتاکانی ئایاکس و دواتر بایرن و دواتر لێڤەرپۆڵ و دواتر ساڵی نەوەتەکانی میلان و یعنی ئەمە هەمووی چەند ساڵێکە دوایەوە دووبارە سەرەتای 2000ەکان دووبارە میلان و ئەنجە بەرشەلۆنەی گواردیۆلا و ئەنجە ڕیال مەدریدی زیدان و ئەنشلۆتی و ئەها ئەم تیپانە دێن و ئەڕۆن ئەم سەردەمە کۆتاییە بە تەمای سەردەمی بەرشەلۆنە مەبە بەولوتکێ ببینی تو ئێستا من تا ئێستاش کە سەیری یاری میلانەکەمەوە بە داڵغی 2002 و ئەو ناوە سەیریەکەمەوە ئین نابێ ئەمە نابێ بێ من لە مێشکم دەرکەم ئەبێ بزانم کە ئێستا ڕکابەرێکی نوێی تۆپی پێ شیکاری وەرشی ئەمڕۆم پێشکەشکردن تاسبی بە خۆتان ئەسپێرم خواتان لەگەڵ